یەکێک لەو بابەتانەی کە مشتومڕێکی زۆری لەسەر دەکرێت بیردۆزی پەرەسەندنە. ئایا ئەم بیردۆزە حەقیقەتێکی زانستیە؟ ئایا ئەوانەی باوەڕیان بەم بیردۆزە هەیە لە دین دەردەچن؟ لەلایەکی ترەوە ئایا ئەو مرۆڤانەی کە بیردۆزەکە قبول ناکەن ژیانی ئەکادیمیان تەواو دەبێ؟ بەڵێ بەداخەوە هێشتا ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا زوو مشتومڕیان لەسەر دەکرێت. هەندێکیش بە گژیەکدا دەچنەوە و دەڵێن ئیتر واز بهێنن چونکە لە ڕووی زانستیەوە بە بەڵگەوە سەلمێنراوە، ناچارن دانی پێدا بنێن. بەڵام من دەمەوێ هەر لە سەرەتاوە وەڵامی ئەو پرسیارەتان بدەمەوە کە ئێوە لە کۆتاییدا پرسیتان: ئایا ئەوەی باوەڕی بە پەرەسەندن هەیە لە دین دەرچووە؟ بێگومان لە دین دەرناچێ گەر باوەڕی بە ئەڵڵا و دین هەبێت. لەم حاڵەدا لەبەرچی لە دین دەربچێ؟ بەڵام لەم کاتەدا خاڵێکی زۆر ورد هەیە کە دەبێت سەرنجی لێ بدەین. گەر مرۆڤێک پێی وابێ یەکەم جۆری زیندەوەران بە ڕێکەوت پەیدا بوون یاخود پەرەسەندنی نێوان جۆرەکان بە شێوەیەکی ڕێکەوت ڕوویداوە، واتە ڕووداوەکان بەکاری ڕێکەوتەوە ببەستێتەوە، ئالەم کاتەدا لە ڕوانگەی ئیمان و عەقیدەوە ڕوبەڕووی کێشە دەبێتەوە. بەڵام گەر مرۆڤێک بڵێ پەرەسەندن ڕوویداوە بەڵام لە جیاتی ئەوەی بۆ هەڵبژاردننی سروشتی بگەڕێتەوە بۆ هەڵبژاردننی ئیلاهی، ئالەم کاتەدا کێشەیەک بوونی نییە. بەڵام کێشەی ڕاستەقینە لەم بابەتەدا لە شوێنێکی تردایە. ئەم بیردۆزە لە هەمان کاتدا زۆر کاریگەری بەسەر دنیای مەسیحیەتیشەوە داناوە. لە ڕۆژگاری ئەم ڕۆژماندا دەستی کردووە بەوەی کاریگەری لەسەر جیهانی ئیسلامیش دابنێ. بە گوێرەی ئەو توێژینەوانەی خۆم کردومە لە جیهانی ئیسلامیشدا سێ دەستەی جیاواز لەم بارەیەوە دروست بوون. دەستەیەکیان دەڵێن ئێمە بە تەواوەتی ڕەتی دەکەینەوە کە زیاتر لە ڕوانگەی هۆکارە دینیەکانەوە ڕەتی دەکەنەوە لە کاتێکدا پەرەسەندن بیردۆزێکی زانستیە. دەستەی دووەمیشیان دەڵێن پەرەسەندن ڕوویداوە و بەڵگەگەرێکی زۆر خراوەتە ڕوو کەوایە ئێمە دام بەوە دادەنین ئەڵڵا خۆی ئەم میکانیزمەی کۆنتڕۆڵ کردووە و ئەوە قبول دەکەین کە ئەڵڵا لە ڕێگەی میکانیزمی پەرەسەندنەوە کۆنتڕۆڵی زیندەوەرانی کردووە. بەڵام بەتەنیا حەزرەتی ئادەم لەم بابەتەدا ئاوەرتە دەکەین چونکە ئەو بە شێوەیەکی تایبەت ئافرێنراوە. دەستەی سێهەمیشمان هەیە کە تەنانەت حەزرەتی ئادەمیش دەخەنە ناو بازنەی پەرەسەندنەوە. دەڵێن تەواوی زیندەوەران بە حەزرەتی ئادەمیشەوە لە ڕێگەی میکانیزمی پەرەسەندنەوە ئافرێنراون. تەنانەت هەندێک بانگەشەیەکی لەم شێوەیە دەخەنە ڕووکە پەرەسەندن لە ڕاستیدا کامەڵبوونە، چونکە لە ئیسلامیشدا دام بە کامەڵبوون دانراوە. بەڵام لە ڕاستیدا کامەڵبوون و پەرەسەندنیان تێکەڵ کردووە، چونکە ئەو شتەی پێناسەی کامەڵبوونی بۆ دەکەین جیاوازە لە پەرەسەندن. تەنانەت قورئانی کەریم کە باسی لە دایکبوونی منداڵ دەکا لە سچی دایکیدا بە قۆناغ لە دوای قۆناغ ناوی دەبا. ئەوەی قورئان باسی کردووە پێناسەی کامەڵبوون دەیگرێتەوە، واتە لە دڵۆپە سپێرمێکەوە کە دەچێتە ناو هێلکەیەکەوە و دەیپیتێنێ هەتا دەگاتە قۆناغی دابەشبوون و لەوێشەوە بۆ قۆناغی زۆربوون هەتا دەگاتە دروستبوونی ئاوڵەمە و کۆرپەلە. لە ڕاستیدا ئەمانە قۆناغەکانی کامەڵبوونن، بەڵام بە ڕێچکەیەکی دیاریکراودا دەڕۆن. یاخود گەر لە گژوجیان نمونەیەک بهێنمەوە. گەر ئێوە تۆوێکی دارسێوێک لە خاچێکدا بچێن و ئاوی بدەن، دواتر تیشی خۆری پێ بدەن، بە تێپەڕینی کات شەکەرە دەکا، دواتر دەبێتە درەخت، سەرنجام میوەشمان پێدەدا. دەی ئەمە پێی دەڵێن کامەڵبوون. بەڵام گەر ئێوە تۆوێکی دارسێ و فڕێ بدەنە ناو خاکەوە و ئاوی بدەن، لەم تۆەوە داری مۆز پەیدا نابێ. دەی ئەوەی پەرەسەندن بانگەشەی دەکات شتێکی لەم شێوەیەیە، واتە بانگەشەی ئەوە دەکات کە ڕەگەزی تەواو جیاواز لە یەک ڕەگەزەوە سەریان هەڵداوە. هەر بۆیە بابەتی کامەڵبوون و پەرەسەندن دوو بابەتی جیاوازن لە یەکتر. ئێستا گەر لە ڕوانگەی زانستیەوە باسی پەرەسەندن بکەین، ئایا ئەمە هەتا چەند بیردۆزێکی زانستیە؟ ئایا هەتا چەند پەسەند کراوە؟ من پێم وایە مرۆڤێک پێش ئەوەی بابەتی پەرەسەندن قبول بکات یاخود نا، وەک چۆن ئێوە ئەم پرسیارەتان بە کێشەی ئیمانەوە بەستەوە، دەبێتەوە بزانێت کە ئەمە بابەتێکی دینی نییە و زانستیە. لە ڕاستیشدا پەرەسەندن بیردۆزێکی زانستیە. هەندێک لە مرۆڤەکان شتێکی تریش تێکەڵ دەکەن، دەڵێن دەی ئەمە بیردۆزێکی زانستی زیاتر نییە و ئیتر حسابی بۆ ناکەن. بەڵام لە دنیای زانستدا بیردۆز شتێکی هەروە سادە نییە. سەرەتا هیپۆتێزمان هەیە، کەسێکی ئەکادیمی بیرروڕایەکی خۆی سەبارەت بە بابەتێک دەخاتە ڕوو، دوای ئەوەی لێکۆڵینەوە گەلێک دەکات، اینجا دەگاتە ئەوەی بانگەشەی شتێک بکە. لەم بابەتەدا تێزێک دەخاتە ڕوو کە ئێمە بە هیپۆتێز ناوی دەبین. بەڵام لەم حاڵەدا هێشتا بەڵگەی لەسەر نەهێنراوەتەوە. کە داروین سەرەتا باسی لە پەرەسەندن کرد، هیپۆتێز بوو. بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆماندا وەک بیردۆزێکی زانستی لێ هاتووە. بیردۆزەکان لە هیپۆتێز زۆر بەهێزترن. کەوتت ئەم تێزە بیردۆزە، واتە کۆمەڵە بەڵگەیەکی زانست هەیە
کە پشتگیری لە تێزەکەت دەکەن کەوایە پێویست بەوە دەکات لەم گۆشە نیگایەوە هەڵسەنگاندن بۆ بیردۆزی پەرەسەندن بکەین کاتێک بەم شێوەیەش هەڵسەنگاندنمان بۆ کرد واتە بە شێوەیەکی زانستیانەش لە بابەتەکەمان ڕوانی هەندێک پارچەی بیردۆزەکە لە ڕووی زانستیەوە بە حەقیقەت دەژمار دەکرێن بۆ نمونە بازدانی جینەکان موتاسیۆن یان خۆ گونجاندنەکان ئەدابتاسیۆن هەڵبژاردننی سروشتی ناچۆرال سەلێکشن بۆ نمونە لە سروشدا جۆرێک لە هەڵبژاردن بەدی دەکەین یاخود جۆراوجۆربوونی حەوزی جیناتەکان هەریەک لەمانە حەقیقەتی زانستین شارەزایانی بۆ هێڵەکان جینات باز لەم بابەتانە دەکەن تەنانەت ئێمە باسەڵدانی بۆ هێڵەکانی زیندەوەرێک بە چاوی خۆمان دەبینین کە تەماشای بەکتریاکان دەکەین جۆرێک لە بازدانیان تێدا بەدی دەکەین یاخود تەماشای ڤایرۆسەکان دەکەین بە تایبەت لەم ماوەیەی پێشوودا کە ڤایرۆسی کۆڤید سەری هەڵدا ئەم ڤایرۆسە هەر بەڕاستی چەند جۆرێک باسەڵدان لە بۆ هێڵەکانیدا ڕوویدا ئیدی چەندین جۆری ئەم ڤایرۆسە سەریان هەڵدا بۆ نمونە جۆرێک سەری هەڵدا کە ناوی ئۆمیکرۆنە ئێمە ئەمانەمان بینیوە و دەتوانین ئەزموونیان بکەین بەڵام ئەو خاڵەی کە سەری لە مرۆڤەکان تێکداوە ئەمەیە ئەم ڤایرۆسانە تووشی بازدانی بۆ هێڵەکان دەبن و گۆڕانکاریان بەسەردادێ بەڵام ئەمانە نابنە جۆرێکی تەواو جیاواز لەوەی پێشخۆیان بۆ نمونە ئەوان دیسان هەر ڤایرۆسی کۆڕۆنان چونکە سەردەمانێکی زۆرە ئەم ڤایرۆسە هەر هەبووە بەڵام ئێمە هەمان ڤایرۆس دەبینین کە جۆرێک لە بازدانی بۆ هێڵەکان تێیدا ڕوویداوە بەڵام بە تەواوی ناگۆڕێ بە جۆرێک لە زیندەوەری تر یان جۆرێک ڤایرۆسی تەواو جیاواز نایەتە ئاراوە بەڵام لە پەرەسەندندا کە باز لە باوانی هاوبەش دەکا دەڵێ سەرگوزەشتەی ژیان لە بەکتریایەکی تاکخانەوە دەستی پێکردووە هێواش وەک درەختێک لەق یان چڵ و پۆپەی جیاوازی لێکەوتوتەوە دەی ئەمەیان بانگەشەیەکی تەواو جیاوازە لە کاتێکدا ئێمە کێشەیەکمان لەگەڵ باسەڵدانی جیناتەکان و خۆگونجاندن و هەڵبژاردننی سروشتی نییە چونکە ئەمانە بابەتگەلێکی زانستین و دەشێت بخرێنە ژێر تاقیکردنەوەوە واتە لە ڕێگەی تاقیکردنەوەوە ئەزمون دەکرێن هەر بۆیە ئەم ڕەهەندەی پەرەسەندن بە هیچ شێوەیەک ڕەت ناکرێتەوە لێرەدا بە چ ئارگومنتێک ئەم لایەنە ڕەت دەکەیتەوە کەوایە پێویست بەوە دەکە ئەم ڕەهەندەیان قبول بکەین ئەمەیان ڕاستیە بەڵام کە دەینە سەر ڕەهەندەکەی تر لێرەدا ڕوبەڕووی دوو کێشە دەبینەوە هەروەها لە ڕووی خوداناسیشەوە تیۆلۆجی ڕوبەڕووی دوو کێشەمان دەکاتەوە یەکەمیان ئەو بابەتەی کە جۆرە جیاوازەکان یەک باوانیان هەبێت ئەمە یەکێکە لە کێشەکان لەوێدا وەک ئەوەی خوداهێز و دەسەڵاتی تەواوەتی نەبێت بۆ ئەوەی ئادەم و حەوایەک بۆ هەریەک لە جۆرەکان دروست بکات هێواش لە جۆرێکەوە پەرەی بە جۆرە جیاوازەکان دابێت و گونجاندبێتی و هەڵبژاردننی سروشتیانەی بۆ کردبێتن ئەمە شتێکی لۆژیکی نییە و جێگەی باوەڕ نییە واتە لێرەدا دەشێ بیردۆزەکە بخەیتە ژێرپرسیارەوە چونکە لە زانستدا هەموو شتێک دەخرێتە ژێرپرسیارەوە یەکێکیش لەو خاڵانە کە زۆرینەی مرۆڤەکان تێیدا دەکەونە هەڵەوە ئەمەیە وەها گومان دەبەن کە بیردۆزی پەرەسەندن شایەنی لێپرسینەوە نییە و ناتوانیت هیچ گومانێکی بخەیتە سەر وەگەوەی پاکێجێکی گەورەیان هێنابێتە بەردەممان و پێمان بڵێن دەبێت هەر هەمویان وەک خۆیان قبول بکەن لە ڕاستیدا بابەتێکی وەهاش بوونی نییە لە زانستدا بیردۆزی جیاوازمان هەیە هەمووشیان دەخرێنە ژێرپرسیارەوە بۆ نمونە لە فیزیادا بیردۆزی تەقینەوە گەورەکەمان هەیە وێڕای ئەوەی ئەم بیردۆزە لەلایەن هەمووانەوە قبول کراوە بەڵام هەندێک دێن و دەیخەنە ژێرپرسیارەوە هیچ کەسێکیش ڕوو لەم جۆرە کەسانە ناکات و پێیان بڵێ ئێوە کەسانێکی دژە زانستن چۆن دەبێت بیردۆزێکی وەها بخەیتە ژێرپرسیارەوە کەس قسەیەکی وەهایان پێ ناڵێت چونکە گەر مرۆڤ لەسەر ئاستی دنیای زانستی بتوانێت هێپۆتێزێک بخاتە ڕوو هەموو کاتێک مافی ئەوە تەیە شتێک بخەیتە ژێرپرسیارەوە لەم سۆنگەیەیشەوە ئەو بەشانەی پەرەسەندن کە حەقیقەتی زانستین دەتوانن وەک خۆیان قبوڵیان بکەن و لێرەدا کێشەیەک نییە بەڵام مافی ئەوەتان هەیە کە هەندێک ڕەهەندی تری بخەنە ژێرپرسیارەوە بەڵام لەسەر ئاستی پلاتفۆرمی زانستیانە ئەم کارە دەکەی بۆ نمونە بیردۆزەکەی داروین بانگەشەی ئەوەی کردووە کە زیندەوەران باوانێکی هاوبەشیان هەیە بەڵام هیچ کاتێک لە دارویندا چاوت بە ئارگۆمنتێکی وەها ناکەوێ کە باز لە پەیدابوونی زیندەوەران بکە تەنانەت لە زانستی مۆدێرنی ئەم سەردەمەیشدا کە بە سێنتەتیک سیۆری ناو دەبرێت و باسی یەکەم زیندەوەر دەکا یان لەکوێوە سەری هەڵداوە لەم بابەتەشدا هیچ بەڵگەیەکی زانستی نەخراوەتە ڕوو هیچ تاقیکردنەوەیەکی ئەزموونی پیشان نەدراوە هەندێک تێز دەخەنە ڕوو کە هیچ کامیان نەسەلمێنراون بۆ نمونە یەکێک تێزی دروستبوونی لە ناکاو دەخاتە ڕوو واتە لە ڕێگەی ڕێکەوتەوە لە ناکاو زیندەوەرێک پەیدا بووە تێزێکی ترمان هەیە کە زۆربەی مرۆڤەکان بانگەشەی دەکەن ئەبیۆجەنسیس واتە لە دنیای پێش دروستبوونی بەکتریاکاندا دەڵێن
کۆمەڵە هەورە بروسکە و تریشقە لە زەویان داوە. ئیدی لە زەریاکانی دنیادا کۆمەڵە کارلێکێکی کیمیایی ڕوویداوە. ئیدی لەمانەوە ئەمینۆ ئەسیدەکان دروست بوون کە وەک بەردی بناغەی ژیانی زیندەوەرەکان وهایە. ئەمینۆ ئەسیدەکانیش لە کۆمەڵە مۆنۆمێرێک پێکاتون، لە 4 ئەتۆمیش پێکاتون، واتە لە یەکگرتنی 4 ئەتۆم پێکاتون. گەر ئەمینۆ ئەسید بوونی نەبوایە ژیانیش نەدەبوو. بەڵام ئەمینۆ ئەسیدەکان مادەگەرێکی بێجیانن، گەردێکی کیمیایین. دواتر ئەم ئەمینۆ ئەسیدانە دەبێت بە شێوەیەکی جیۆمێتری یان ئەندازەیی یەک بگرن کە لە نێوانیاندا بۆندی پێپتید هەیە کە ئەمانەش یەکیان گر زنجیرەی درێژبوونەوەی پرۆتین دروست دەکەن. بەمانەش دەڵێن پۆلی پێپتید. ئیدی لەمانەوە یەکەم پرۆتین دروست دەبێت کە بۆ ژیانی زیندەوەرێک پێویستە. لێرەدا سادەترین پرۆتینی ناو پێکاتەی زیندەوەرێک پێویستی بە ڕیزبوونی 300 ئەمینۆ ئەسید هەیە. هەروەها ئەم پرۆتینە دەبێت بە شێوەیەکی دیاریکرا و چەند جارێک خۆ بەرهەم بهێنێتەوە. ئیدی زانایان لە ڕووی بیرکاریەوە ئەگەرەکانی ئەم ڕووداوەیان دۆزیوەتەوە. هەر بۆیە دەڵێن تەنیا بۆ دروستبوونی سادەترین پرۆتین کە لە 300 ئەمینۆ ئەسید پێکاتوە. ئەگەری بیرکاریانەی ئەوەی هەر لە خۆیەوە بەڕێکەوت دروست ببێ یەکسانە بە 10 بەتوانی 300. 10 بەتوانی 300 چواتایەکی هەیە؟ واتە لە دوای ژمارەدا 300 سفر دادەنەی. لەم ژمارە زەبەلاحەدا یەک ئەگەر هەیە بەڕێکەوت دروست بووبێ. دەی ئەگەرێکی وەها لە ئارادا نییە کە بە شێوەیەکی لۆجیکی بیر لە بابەتەکە بکەیتەوە. لەبەرچی ڕێگەی تێناچێ؟ با من وەڵامتان بدەمەوە. لە کاتێکدا ئێمە باز لە بوونی یەک پرۆتین دەکەین، بەم شێوەیە دەتوانین مەحاڵبوونی ئەم ئەگەرەیش ڕوون بکەینەوە. ئەگەر بە چرکە بیر لە ماوەی دروستبوونی گەردوون بکەینەوە، پەیدابوونی گەردوون 10 بەتوانی 17 چرکەیە، واتە کە دەڵێین 13 ملیار ساڵە هەیە. ئەمە ورد بکەوە بۆ چرکە دەکاتە 10 بەتوانی 17، واتە ژمارەی دا بە تەنیا 17 سفری بۆ دادەنەی. بەڵام لە تەواوی گەردووندا کە بە تریلیۆن کاکێشانی تێدایە، تەواوی گەردەکانی گەردوونیش مەزەندە کراوە بەوەی 10 بەتوانی 80 بن. ئێستا ئێوە دەڵێن ئەگەری بەڕێکەوت دروستبوونی پرۆتینێک 10 بەتوانی 300 دەیشتی وا مەحاڵە و هەرگیز ڕێی تێناچێ. هەر بۆیە ئەم تێزی ئەبیۆجەنەسیسەش زۆر لاوازە. هیچ کەسێکیش قبوڵی نەکردووە چونکە بەڵگەی لەسەر نییە، چونکە هیچ کاتێک لە تاقیگە زانستیەکاندا نەسەلمێنراوە. تەنانەت با من کەمێک زیاتر بچمە پێشەوە و بڵێم دەشێت ئاڵنگاریەکی لەم شێوەیە بخەینە بەردەمی ئەو کەسانەی بانگەشەی ئەم جۆرەشتانە دەکەن. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا چیدی ئەگەرێکی وەها لە ئارادا نییە کە بڵین بە ملیاران ساڵ چاوەڕێ بکەین هەتا ئەمینۆ ئەسیدێک بەڕێکەوت دروست ببێت و لە میشەوە بەڕێکەوت پرۆتینێک دروست ببێ. ئێستا ئەگەر بڕۆیتە دەرمانخانەیەک یاخود کۆگایەکی ماددە کیمیاییەکان، گەر بڵێ نیو کیلۆ پرۆتینم پێ بدە، یەکسەر دەیکێشێت و بۆت دەهێنێ. هەروەها ئەوانەی یاری ئاسن دەکەن زۆر بەکاری دەهێنن. ئیدی چەندتان دەوێت لەوێ بیکڕن. هەروەها چەند زانامان هەیە کە بانگەشەی ڕاستی ئەم تێزە دەکەن، لەگەڵ خۆیاندا ئەم پرۆتینانە ببەنە تاقیگەیەکەوە، لە ڕێگەی تاقیکردنەوەوە تاقی بکەنەوە و ئەقلیشیان بەکار بهێنن. باسی ڕێکەوتیش ناکەم. دەڵێم لە ڕێگەی تاقیکردنەوەوە دروستبوونی تاکەخانەیەکی زیندومان پێپیشان بدە. واتە دەبێ ئەمە پیشان بدەن و بۆ ئێمەشی دەربخەن. بابێن و زیندەوەرێکی تاکخانەمان بۆ دروست بکەن. اینجا پێمان بڵێن فەرموو ئەوە تا دروست بوو. هەمووشیانەوە دەزانن کە شتێکی وەها مومچین نییە. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا چۆن تاقیکردنەوەکانیان ئەنجام دەدەن؟ بەکتریایەک دەهێن و پارچە پارچەی دەکەن و دەیخەنە ناو دەفری تاقیکردنەوەوە. دواتر لە جیهانی کۆمپیوتەردا تەماشای کۆدی ناو جیناتەکانی دەکەن. دەستکاری ئەم کۆدانە دەکەن و دواتر دەڵێن ئەوە بەکتریایەکی نوێمان دروست کرد. بەڵام تۆ کەرەستەیەکی ئامادەکراوت بەکارهێنا، شتێکی تازەت دروست نەکردووە. لێرەدا دەتوانین شتێکی تریش زیاد بکەین. گریمان لە داهاتوودا مرۆڤەکان لە ڕووی زانستەوە هێندە پێشکەوتن کە لە ڕێگەی پرۆتینەوە بەکتریایەک دروست بکەن. وەک فەرزی مەحاڵ ئەمە دەڵێم. گریمان بەکتریایەکی زیندویان دروست کرد. گەر لە کارێکی وەهادا سەرکەوتوو بوون، دەزانی چی ڕوودەدا؟ لە مانشێتی تەواوی ڕۆژنامە و تەلەڤیزیۆنەکاندا شتێکی لەم شێوەیە دەنووسرێکە بەکتریامان ئافراند، بەکتریامان بەدی هێنا. بەڵام هیچ کامیان بەم شێوەیە نانووسن بڵێن بەکتریاکە هەر لە خۆیەوە دروست بوو، هەر بۆیە بەدی هاتنی بەکتریاکە دەدەنە پاڵ بەدیهێنەرێک. بەڵام هەرگیز ناڵێن هەر لە خۆیەوە دروست بووە. بەڵام لە تێزی ئەبیۆجەنەسیسدا کابرا بانگەشەی ئەوە دەکا کە بەکتریاکە هەر لە خۆیەوە دروست بووە. لە حاڵێکدا شتێکی وەها مومچین نییە. لە ڕووی زانستیشەوە قسەیەکی وەها مومچین نییە. هەروەها لە ڕووی لۆجیکیشەوە قسەیەکی وەها مومچین نییە.
لە ڕاستیدا ئەم تێزە یان بانگەشەیە لە بیردۆزی پەرەسەندنی ڕۆژگاری ئەم ڕۆژماندا شوێنێکی تایبەتی نییە، بەڵکو بانگەشەیەکی تەواو جیاوازە لە بیردۆزەکە. گەربەینە سەرخودی بانگەشەی بیردۆزەکە، زیندەوەران بە تێپەڕینی کات بەهۆی فشاری ژینگەوە بەرەو هەڵبژاردەیەکی سروشتی پاڵیان پەیوەندراوە. ئەو زیندەوەرانەی کە بەرگەی ئەم فشارەیان نەگرتووە وەچەکانیان کۆتایی پێهاتووە، بەڵام ئەوانەی ماونەتەوە لە سایەی هەڵبژاردەی سروشت و بازدانی بۆ هێڵەکان و خۆگونجاندنەوە پێکاتەی بایۆلۆجی جەستەیان خۆی لەگەڵ هەلومەرجەکانی ژینگەدا هەماهەنگ کردووە. دەی ئەمە بە پەرەسەندن ناو دەبرێت. بەڵام خۆگونجاندنی جۆرێک لەگەڵ وەرچەرخانی جۆرێک بۆ جۆرێکی تەواو جیاواز کە بە پەرەسەندنی نێوان جۆرەکان ناو دەبرێ بە تەواوی لەگەڵ یەکتر جیاوازن، چونکە کاتێک تەماشای پێکاتەی بۆ هێڵی زیندەوەرەکان دەکەین ڕێخستنێکی ئیلاهی لە کۆدی ئەو زیندەوەرانەدا دەبینین هەتا خۆیان لەگەڵ ئەو هەلومەرجە جیاوازانەدا بگونجێنن. گەر لێرەدا نمونەیەکی سادە بهێنینەوە، لە ناوچەکانی تبت و نیپاڵ و شاخەکانی ئەندیزی ئەمریکای باشوور کۆمەڵە مرۆڤێک لە بەرزایی شاخەکاندا دەژین. ئەم ناوچانە بەرزاییەکانیان لە 2000 مەترەوە بۆ 2500 مەتر دەبێت. چەند گوندێک لەم ناوچەیەدا هەیە و خەڵکی تێدا دەژین. بۆ نمونەگەر ئێمە بچینە ئەو شوێنانە تووشی هایپۆکسی دەبین و هەناسەمان پێ نادرێ، بۆ ماوەیەکی زۆر بەرگە ناگرین، هەر بۆیە پێویستمان بەوە دەبێت کە ئۆکسجین وەربگرین. بەڵام ئەو مرۆڤانە لەبەر ئەوەی ماوەیەکی دوور و درێژە لەو شوێنانە دەژین، جەستەی ناوەچیان جۆرێک لە خۆگونجاندن ئەداپتایشنی ئەنجام داوە. لە جەستەی ئەم مرۆڤانەدا بەرهەمهێنانی خڕۆکە سوورەکان زیادی کردووە، چونکە ئەو پێکاتەیەی لە جەستەی مرۆڤدا ئۆکسجین بۆ مێشک دەبات خڕۆکە سوورەکانن. هەر بۆیە جەستە لە پێناو ئەوەی پارێزگاری لە خۆی بکات و بەردەوامی بە ژیانی بدا خڕۆکەی سووری زیاتر بەرهەم دەهێنێ. لەم ڕێگایەشەوە ئۆکسجینێکی زیاتر بۆ مێشی دەگوازێتەوە. دەی ئێمە ئەم جۆرە لە خۆگونجاندن لە جەستەی ئەم مرۆڤانەدا بەدی دەکەین. هەروەها کاتێک تەماشای جەستەی ئەم مرۆڤانە دەکەین، جەستەیەکی باریکتریان هەیە، زۆر سەرسوڕهێنەرە. ئەمەش بۆ ئەوەی ئۆکسجینێکی زیاتر بە جەستەیاندا بڵاو ببێتەوە. دەی ئەمە جۆرێکە لە خۆگونجاندن. بەڵام هەمان مرۆڤ گەر بڕواتە سەر لووتکەی ئێڤەرێست کە بە دێڤ زۆن ناو دەبرێ، واتە بگاتە سنووری مەرگ لەوێدا دەمرێ. لەسەر ئەو خاڵەوە هیچ جۆرە خۆگونجاندنێک ڕوونادا، لەوێدا دەمرن چونکە ئۆکسجینی پێویستی لێ نییە. هەر بۆیە لەو خاڵەدا خۆگونجاندنیش ڕوونادا. لە مرۆوە بابەتی باوانی هاوبەش لەگەڵ خۆگونجاندن ئەداپتەیشن جیاوازە، واتە لێرەدا زیندەوەرێک بۆ ئەوەی ژیانی بەردەوام بکە دەگۆڕێت بە جۆرێکی تەواو جیاواز. لەم بابەتەدا ئەو بەڵگانەی لە ژێر دەستماندان چین. گەرچی باز لە زۆر بەڵگە دەکەن، بەڵام یەکێک لەم بەڵگانە بریتین لە پاشماوەی بەبەردبووەکان. شارەزایانی بەبەردبووەکان چینەکانی زەوی هەڵدەکەن و دەڵێن ئێسکە پەیکەری ئەم زیندەوەرە لەمەیان دەچێت، کەوایە ئەمەیان لەمەوە پەیدا بووە. ئێمەش ئەمە بە هۆڵۆمۆجی ناو دەبین، واتە بەتەنیا لە ڕێگەی لێکچواندنەوە پەیوەندی لە نێوان دووشتدا دروست بکەیت، یان ئەوەی پەیوەندی باوانی لە نێوانیاندا دروست بکەیت. واتە دەڵێ ئەمەیان باوکی ئەوەیانە. لە کاتێکدا ئێوە لەو سەردەمەدا نەژیاون، ڕاستەوخۆ ئەزموونی ئەو بابەتەشتان نەکردووە، هەر بۆیە ناتوانن بیزانن. دووهەمیان بەڵگەی لێکچوونی بۆ هێڵەکانە. بۆ نمونە لە نێوان مرۆڤەکان و گۆرێلا و شامبازی و ئۆراگواتاندا جۆرێک لە لێکچوون هەیە. ئەمەش بەتەنیا لە ڕوانگەی جەستەوە نا، بەڵکو لە ڕوانگەی ڤایرۆسەکانی ناو جەستەشیانەوە لە یەکتری دەچن. ئەویش ناوی ئەندرۆ ڕێترۆ ڤایرۆسە. ئەم ڤایرۆسە لە هەمان بۆ هێڵی جەستەیاندا دروست دەبێت. ئەگەرچی ئەم ڤایرۆسە لە ئاژەڵانی تریشدا هەیە، بەڵام لە هەمان ناوچەی مرۆڤ و مەیموندا دروست دەبن. هەر بۆیە دەڵێن ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی شوێنەواری لە بۆ هێڵەکانی مرۆڤدا جێهێشتووە، کەوایە ئێمەش باوانی هاوبەشمان لەگەڵ مەیمونەکاندا هەیە. بانگەشەیەکی لەم شێوەیە دەخەنە ڕوو. بەڵام گەر لێکۆڵینەوەیەکی زانستی ورد بکەی، ئەوەشت بۆ دەردەکەوێ کە دەشێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە مەیمونەکانیشەوە وەرمانگرت بێ. بۆ نمونە لە وڵاتانی ئەفریقا پێش چەندین سەدا ڕەنگە مرۆڤەکان گۆشتی مەیمونیان خواردبێ، یان لە ڕێگەی خوێنەوە ئەم ڤایرۆسە بۆ جەستەی مرۆڤیش گواسرا بێتەوە. دەی لە ڕووی زانستیەوە ئەمەشیان ڕێی تێدەچێت، کەوایە ئەمەشیان بەڵگەیەکی زۆر تۆکمە نییە. بە هەمان شێوە لە بەڵگەی بەبەردبووەکان دەچێت. لێرەدا ئەوەی دەمەوێت ڕوونی بکەمەوە ئەمەیە: دەشێت هەندێک بەڵگە لەسەر بیردۆزی پەرەسەندن بخرێتە ڕوو، بەتایبەت لەسەر ئەو بابەتەی کە با پەرەسەندنی نێوان جۆرەکان ناو دەبرێ کە باوانی هاوبەشی نێوان جۆرەکانە، بەڵام بەڵگە زۆر جیاوازە لەوەی بابەتێک بسەلمێنی.
بەڵگەکان ئاماژە بەوە دەکەن کە دەشێت شتێک بە فڵان شێوە بوو بێ، بەڵام سەلماندن بە تەواوی بابەتێکی جیاوازە. واتە لە زانستدا شتێک بە ناوی سەلماندن بۆ باوانی هاوبەش بوونی نییە. دەشێت زۆر بە ئاسانی ژەو قسەیە بکەین. تەنیا لەم بابەتەدا کۆمەڵە شتێک وەک بەڵگە دەخرێنە ڕوو. هەروەها لە خستنە ڕوویان بەڵگانەشدا هەڵەی زۆر جددی ئەنجام دەدرێ. بۆ نمونە، من زۆر بە دوواداچوونم بۆ پەرەسەندنی نەهەنگەکان کردووە. کاتێک سەیری بەشی دواوەی پەیکەرە ئێسچی نەهەنگەکان دەکەین، لە بەشی دواوە قاچێکی بچکۆلە دەبینین کە بە پاشماوەی پەرەسەندن ناوی دەبن. لە کاتێکدا ئەمانە بە ئەندامی ناکاراناو دەبرێن کە هیچ سوودێکیان نییە. لە ژیانی زیندەوەرەکەدا هیچ کارێکی بەسوود ناکات. هەر بۆیە ئەمە بە پاشماوەی پەرەسەندن ناوی دەبن. ئێوە بیر لە نەهەنگی شیم بکەنەوە کە هەتا 180 تەن چێشی هەیە. 180 تەن شتێکی زۆر سەرسوڕهێنەرە. کاتێک ئەوانەی باوەڕیان بە باوانی هاوبەشەیە باسی ئەم بابەتە دەکەن، سەبارەت بەوەی نەهەنگ لەکوێوە پەرەی سندووە زۆر باسی لێوە ناکەن. لەبەرچی؟ چونکە کاتێک تەماشای درەختی پەرەسەندن دەکەین، دەڵێن نەهەنگەکان لە ئاژەڵێکی ترەوە پەرەیان سندووە کە ناوی پاکێکەتووسە. ئەم ئاژەڵەیش زیاتر لە ڕێویەک دەچێت، یاخود زیاتر شکلی سەگی هەیە. بە شێوەیەکی گشتی چێشی چلشی لۆیە. 4 قاچ و کلچی هەیە. ئاژەڵێکی وشکاوە چییە؟ ناوی پاکێکەتووسیش لە شاخەکانی پاکستانەوە هاتووە. بانگەشەکەی ژەوەیە کە ئەم ئاژەڵە لەبەر ئەوەی لە چواردەوری خۆیدا خواردنی تەواوەتی بۆ ژیان نەدۆزیوەتەوە، لە ڕێگەی هەڵبژاردنی سروشتیەوە ناچار بووە بەوەی لە دەریاکاندا بژی. بەم شێوەیە خۆی فرێداوەتە ناو دەریاوە. واتە ئاژەڵێکی هاوشێوەی ڕیوی خۆی فرێدەداتە ناو دەریاوە. لەوێ دەست بە ژیان دەکا. بە تێپەڕینی کات لە ڕێگەی هەڵبژاردنی سروشتیانە و خۆ گونجاندنەوە ئەم ئاژەڵە گۆڕاوە بە نەهەنگ. بیر لەوە بکەنەوە، ئاژەڵێک لە 40 کیلۆوە دەبێت بە 180 تەن. دەی ئەمە بانگەشەکەیانە. لە ڕاستیدا لەم بانگەشەیەدا هیچ لۆژیکێکی تێدا نییە. لێرەدا بانمونەیەک بهێنمەوە کە کەمێک کۆمیدیشە. لە ئێستادا زیرەکی دەستکردیان چات جیبیتیمان هەیە کە هەمووان بەکاری دەهێنین. دەی زیرەکی دەستکردیش زیاتر بەلای پەرەسەندندا دەڕوات، چونکە داتاکانی هەر لەوێوە دەهێنێت. لەم بابەتەدا هەندێک پرسیارم ڕوبەڕوو کردەوە. پرسییم، دەتوانیت بەڵگەیەکی بەرجەستەی ڕوون و ئاشکرام لەسەر پەرەسەندن پێ بدەی؟ لە وەڵامدا گوتی، لە دوورگەکانی گەلاپەگۆس جۆرێکی باڵندە هەیە کە ناوی فینچە کە داروینیش بانگەشەی کردووە. ئەم باڵندەیەش زۆر جۆری جیاوازی هەیە. لە کاتێکدا سەر بە هەمان خێزانن. دەڵێت ئەم جۆرا و جۆربوونەی ناو باڵندەکە سەلمێنەری ئەوەیە بە تێپەڕینی کات جۆری نوێی لێپەیدا بووە. وتی ئەم باڵندەیە سەرەتا لە دوورگەکەدا خواردنی نەرمی خواردووە. دواتر ئەم خواردنە نەرمانە تەواو بوون. دەستیان کردووە بە خواردنی شتێکی توێکەڵداری وەک گوێز. بەڵام لەبەر ئەوەی دەنوچیان وەک پێویست ڕق نەبووە بۆ شکاندنی خواردنگەلێکی توێکەڵداری وەک گوێز و فستق، هەندێک لەمانە وەچەکانیان کۆتاییان پێهاتووە. هەندێکی تریشیان هێواش بازدان لە نێو بۆ هێڵەکانیاندا ڕووی داوە. دەنوکەکانیان بە شێوەیەک ڕق بووە کە بتوانن خواردنی توێکەڵداریش بشچێن و بیخۆن. هەر بۆیە نەوەی ئەمانە بەردەوامیان پەیدا کردووە و چەندین جۆری جیاوازیان لێبوویەوە. ئیدی بەم شێوە جوانە هەمووی باس کرد. دواتر من پرسیارێکی ترم لێ کرد. وتم، ئەوەی لە لای من مەراقە ئەمەیە. مادام ئەمە باڵندەیە و باڵی هەیە، گەر لەو ناوچەیەی ژیاوە خواردنەکانی تەواو بووبێ، نەیدەتوانی بەرەو ناوچەیەکی تر بفرێت؟ باڵەکانی بەکار بهێنێت و بەرەو ناوچەیەکی تر بڕوات؟ دەیتوانی باڵەکانی بەکار بهێنێت بۆ کۆچکردن بەرەو ئەو ناوچانەی کە خواردنەکەی خۆی لێ دەدۆزێتەوە. هەموویشمان باڵندە کۆچەرەکانمان بینیوە. لەبەرچی پێداگری لەسەر ئەو ناوچەیە بکات هەتا ئەو کاتەی کۆتایی بە وەچەکانی خۆی دەهێنێ. لەبەرچی زۆر لە خۆی بکە هەتا بە هەموو قۆناغەکانی خۆ گونجاندن و هەڵبژاردنی سروشتیدا تێبپەڕێت و وەچەکانی خۆیشی لەناو ببە. چات جیبیتیەکەش وەڵامی بۆ نەدرایەوە. لەوێدا وتی خاڵێکی بەهێزت هەیە. بیر لە زیندەوەرێک بکەنەوە کە هیچ خواردنێکی بۆ نەماوەتەوە و ژیانی لە مەترسیدایە. پێداگری لەسەرەوە بکات لەو شوێنەدا بمێنێتەوە. ئایا ناتوانێت بەرەو شوێنێکی تر کۆچ بکات؟ دەتوانێت. دەی لە کاتێکدا لۆژیک داخوازی کارێکی وەها دەکا، بەڵام لەبەرچی زۆر لە خۆی بکات هەتا خۆی بەرەو جۆرێکی تر وەربچەرخێنێ. سەرنجام دەشێ ئەم بەشەی پەرەسەندن بخرێتە ژێرپرسیارەوە. واتا دەشێت لە ڕووی زانستیەوە بخرێتە ژێرپرسیارەوە. هەروەها پێویست بەوەش دەکا کە بخرێتە ژێرپرسیارەوە. بەڵام کە لە بەشەکانی تری ئەم بیردۆزە دەڕوانین، هیچ کێشەیەک لەو بابەتانەدا نابینینەوە،
چونکە ئەوانە حەقیقەتی زانستین، چونکە ئێمە ئەمانە دەبینین، بازدانی بۆ هێڵەکان دەبینین، هەروەها خۆگونجاندنیش دەبینین. ئەگەرچی بازدانی بۆ هێڵەکان زیاتر لە جیهانی وردیلەکاندا بەدی دەکرێت، هەر یەک لەو مایکرۆب یان ڤایرۆس و بەکتریایانە دەبینین کە بۆ بەرگریکردن لە خۆیان وەک دەزانین دژە بەکتریا بە بەکتریاکان دەدرێت، ئەوانیش بۆ بەرگریکردن لە خۆیان جۆرێک لە بازدان لە بۆ هێڵەکانیاندا دەهێننە ئاراوە. بەڵام وەک ئەوەی پێشکەمێک باسم کرد، ئەو جۆرە لە زیندەوەر هەروەک هەمان جۆر دەمێنێتەوە. هیچ کاتێک بۆ جۆرێکی تر لە زیندەوەر وەرناچەرخێ، هیچ کاتێک نابێتە جۆرێکی تەواو جیاواز لەوەی پێشخۆی. هەر بۆیە بەڕای من هەندێک بەشی ئەم بیردۆزە پێویست بەوە دەکا لە ڕووی زانستیەوە بخرێتە ژێر پرسیارەوە. بەڵام کاتێک ئەم کارەش دەکەی، بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەم بابەتە وەک بتێکی ئەکادیمی یان زانستی لێ هاتووە. لە هەر زانکۆیەک یان پلاتفۆرمێکی زانستیدا ئەم بابەتانت خستە ژێر پرسیارەوە، دەست بەجێ لەزگەی کرێیشنت لێ دەدەن، ئیدی مۆرێکت لێ دەدرێ، دەڵێن کەوایە ئێوە مرۆڤگەلێکی دژە زانستن. لە حاڵێکدا لە هیچ بیردۆزێکی تردا ڕوبەڕووی کاردانەوەیەکی لەو شێوەیە نابیتەوە، هەرچیەک بیخەیتە ژێر پرسیارەوە مۆرت لێ نادەن. بەڵام لەبەر هەر هۆیەک بووە ئەم کارە لە بیردۆزی پەرەسەندندا ئەنجام دەدەن، تەنانەت دەشێ ژیانی ئەکادیمیت کۆتایی پێبێ. هەر بۆیە هەندێک لە کەسانی ئەکادیمی ناچار بوون بەوەی ئەم بیردۆزە وەک یەک پاکێجی تەواو وەربگرن و دەڵێن ئەم بیردۆزە حەقیقەتە و بەڵگەگەلێکی زۆری هەیە، چونکە نایانەوێت لەو مەیدانە بکرێنە دەرەوە. بەڵام لەبەرەوەی ئێمە باوەڕمان بە ئەڵڵا و دین هەیە، کەوایە با لەگەڵ یەکتردا بیان گونجێنین. تەنانەت هەندێکیان هەیە دەڵێن ئەوە نیە لە قورئانی کەریمیشدا فڵان ئاەتمان هەیە کە پشتگیری ئەم بۆچوونەمان دەکا. تەنانەت هەندێک چیرۆکی ئافراندنی باوکە ئادەممان بە خوازە مێتافۆر ئەژمار دەکەن. لە حاڵێکدا ئافراندنی حەزرەتی ئادەم زۆر ڕوون و ئاشکرا لە قورئاندا باسی لێوە کراوە، باسی لە چۆنیەتی ئافراندنەکەی و ئەو مادەیەش کراوە کە لێی ئافرێنراوە. دواتر باز لەوەش کراوە کە چۆن بەرەو دنیا دابەزێنراوە. لە قورئاندا گوزارەی دابەزینی بۆ بەکار هاتووە. بەڵام هەندێک هەڵدەستن بەوەی ئەم بیردۆزە لەگەڵ کۆمەڵە ئاەتێکدا بگونجێنن کە لە ڕێگەی وەحیەوە هاتووە. بەڵام لێرەدا هەوڵی گۆڕینی بیردۆزەکە نادەن، بەڵکو هەوڵی گۆڕینی وەرجێڕان یان تەرجمەی ئاەتەکان دەدەن، یان هەوڵی گۆڕینی ڕاوەکان دەدەن، یان هەوڵی گۆڕینی ڕاوەکانی دەدەن. بەڕای من ئەمە بابەتێکی کێشەدارە. هەر بۆیە دەڵێم ئێمە دەتوانین هەندێک ڕەهەندی ئەم بیردۆزە بخەینە ژێر پرسیارەوە، دەنا لە ڕوانگەی ئێمەوە کێشەیەک نییە، واتە لە ڕوانگەی ئیماندارانەوە کێشەیەک وەک نیکۆڵیکردن لە حەقیقەتێک بوونی نییە و گەر بەڵگەیەکی ڕوون و ئاشکرا لەم بارەیەوە پیشان بدرێ بۆ ئێمە هیچ کێشەیەک دروست ناکە. لەو کاتەدا دەتوانین بڵین جەنابی حەق بەم شێوەیە شتەکانی ئافراندووە و ویستی ئەو بەم شێوەیە بووە. هەر بۆیە ئەمە کێشەیەک نییە، بەڵام هۆکارێک بۆ وتنی ئەمە لە ئێستادا بوونی نییە، چونکە داخوازی بانگەشەیەکی لەم شێوەیە لە ئارادا نییە، چونکە باوانی هاوبەشی زیندەوەرەکان بابەتێکی سەلمێنراو نییە. بیردۆزێک نییە کە سەلماندنی بۆ کرابێ، هێشتا دەتوانرێت بخرێتە ژێر پرسیارەوە. هەر بۆیە نابێت بابەتە دینیەکان یان تیۆلۆجیەکان تێکەڵ بەم بابەتە بکرێن، چونکە زانست خودی خۆی هەروەهایە و گەر ڕەهەندەکانی نەخرێتە ژێر پرسیارەوە پێش ناکەوێ. لە مێژوودا زانست هەردەم بەم شێوەیە پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە.